دەمانەوێت پرۆتێستۆی ئەو کردارە دژە کوردانەی تورکیا بکەینەوە کە خەسفکردنی کوردستانە، تێکدانی ژینگەی کوردستانە، کوشتنی هاوڵاتیانی کوردستانە، بێ لەوەش داگیرکردنی کوردستانە بۆ ئەوەی پیلانێکی دوور و درێژی هەیە ئەوەیە کە ئەوەی پێی دەگوترێ ویلایەتی مووسڵ بیخاتەوە ژێر باندۆری خۆی ئەگەر نەتوانێت بە فیزیکیش بیخاتە بندەستی خۆی. بۆیە ئێمە دەبێ بەرەو ڕووی تورکیا بوەستینەوە و داوا لە حکوومەت و هەرێمی کوردستانەکەین ئەو شەرمەزاریەی کە هەریان بژاردووە لە بێدەنجی لە پشگیری هێرشی تورکیا لە کوردستانە ئەو شەڕانگێزەی بە بەرژەوەندی تورکیا وا دەیانەوێ بەرپای شەڕێکی ناوەخۆ بکەن و کوردکوژی بکەن ئەو شتانە نەمینێت وەینەما بە یەک دەنگ هەمومان بوەستینەوە بەراو ڕووی تورکیا بۆ ئەوەی بتوانین کۆمەڵگەی نێودەوڵەتی بێتە سەرخەت بۆ ئەوەی ئەو کۆتایی بە داگیرکاریەکانی تورکیا بێنێت بەو تێکدانەی ژینگەی کوردستان بێنێت بە کوشتنی مرۆڤی کورد بێنێت و هەروەها کامپی مەخموود یەکێک لەوانەیە کە کامپی مەخموود چەند کیلۆمەتر دوورە لە تورکیاوە هاتووە لێدات لە کاتێکە ئێمە دەزانین کامپی مەخموود ئەوە چەند ساڵە ئیمبارگۆی لەسەرە حەساری اقتصادی لەسەرە ناتوانن ژیانێکی کەرامەتدارانە بۆ خۆیان بەدەست بێنن. ئەوەیە بۆیە ئێمە داوا لە حکوومەت و هەرێمی کوردستان حکوومەت و پەرلەمانی کوردستان دەکەن بەخەبەر بێن بەسە لەو مەوقیفە متەخازی لەیان.